وركعت زديني ملا مصطفى حاج ملا الرسولي ديليجا من لصالي سيوشا شاردايق بو لسليماني لقركي درقزيان بيش اوي بشما كتابخانة لحجرة أخواني ألفوبية أخواني ألف ب ت س ج ح د دوایی قورآن بە حینجە و بە سایە بە حینجانی بەهین حینجە تاجیەی عەرەبیە بێژێربی سینزەنە بیزمیم ژێرمی بیسمی ئیتر ئەڕۆی تاجزمی عەمە تاواکە اینجا بە سایە بسم الله الرحمن الرحیم الحمد لله رب العالمین کە لەوانە بوویتەوە اینجا کتێبە وردەڵەکانی پێڵێن پەندی عەتاری فەریدینی عەتار گولستان سعدي بعزق بوستان انجا احمدي شيخ مارفين وديه رأس راعي ان شاء وبدن قالب اسمنا هذا برمانه كر من لم شوار صاليت وشي قرانتي بوم ورينم بمكتبه وكردوبا وكنت الشرب شابي بشابره النيرمه مكتب تلك شاو مو نادمان لا كتاب خانه غازيان في وقته اولي يعني شوار فولي ابو شو ما أبيه تاني ويصال بجوجر نيوي صالت ناوي نوسيم باش درشوم من شو ما سرتاي شو ما فيصلية ميرجويكي ريني أبو بلان بداخة أمولاته بعد عندي شنا باريزن جيجي رشدي عسكري وقت خوي عثماني بوه دعي بوه بكتاب خانة يكم كتاب خانة بوه بديان خلقي ناسراوي أمشارة لوية تواويان كردوه كشي لبربوان روخان مو كردان ببازار رياصري وڵاتانە ئەوانە ئەپارێزن هەلەبی شەموە قاردیلان من کە چاوم هەڵهێناوە دکتۆرە زەدین لە سەرەتای خۆنگنا بووە لە قوتابخانە 6 ساڵێک بینمان هەیە لە تەمەنە جا بگرەوەی و 6 ساڵە دایمە 6 ساڵ لە بینە هەبووە بە تایبەتی لە مەناڵیە کە یەکێک لە پێنجی دواناوەندی ئەبێ ئەمریکایان لە چواریا پێنجی سەرەتایی ئەبێ ئەو جیاوازەیە زۆر زۆر گەورەیە لە ماڵە سەرەتایی خوێندەواری و خوێندە من لە ماڵا غەیری دکتۆرە زین باوکم پیاوێکی خۆمەوار بوو زانایەکی ئاینی بوو بە زانایەکی ئاینی کراوە و خوێندەوار لەگەڵەوە لەبەرەوە لەگەڵ عیزەدینی کوڕیشیە هەر بەو شێوەیە دۆستایەتی و برایەتی و ڕەفاقەتیانە بۆ غەیری باوک و کوڕی من بیرمە هەموو کاتێ پرسیارێکی زۆری ئەکرد ئەو وەڵامی ئایەوە و ئەو کاتانەی هەنگێ وانەی ئاینیشی خوێن و زۆریشی خوێن لە مزگەوتە و ئەو سوودی لە مزگەوت دەهبوومان زیاتر وەرگرت و ئەوە بەڕاستی بنەڕەتێکی زۆر گەورە بوو بۆ فراوانبوونی خوێندەواری دکتۆر عیزەدین. یەک ناوەندی هەبوو لە کورس لە سلەیمانیە لێ یەکی ناوەندیەوە بۆ پێنجی سانەوی ئەوتە سانەوی پێنج بوو 6 نەبوو هەر ئەوە هەبوو سەرەتا لە لای خەسخانەی سەرەوە لە گۆیژە لەو هینەبووین گۆژە مڵکەنی لەوێ دوایی من لە پۆلی سێما بوو چوینە شوارباخ قوتابخانەیەکیان دروست کرد لە شوارباخ ئێمە لە ناوەندیاش لە ناو ڕێخستنایشمانە کرد بیرمە لەگەڵ ئەو هاوڕێیەکم لەم بەینا کۆچی دوایی کرد لە دەن جەمارشاڵی لە
شانەیەکی پارتیا بووین ئێمە لە متۆستا لە ناوەندیە چوومە ئەوێ لە سێی ناوەندیەوە باوکم نردمێ کولیەی شەریعە لە بەغا لە عەزەمیە بە تەنیش مزگەوتی ئەبوو حەنیفە و کولیەی شەریعەی لێ بوو فێسێک و جوێیەکیان نای نییە لەو تەمەنەها بەڵام لە شەریعە ڕێخستنێکی شیوعی لێ بوو یعنی کۆمەڵێ ناو ئێساش لەبیرمە شیوعی بوو نیشانەکردن ناو شەریعە لەوێ ئەوان ڕایان کێشام بەرەو حیزبی شیوعی ئیتر دوایی ساڵم تاوا نەکرد نیم شە دەرکردنێ دەریان کردم ئەمین نادی بدۆمەوەتی دەرەکری لەبەرەوەی بۆی کەفالەتەکە لێ نەسێن پارەی کەفالەتە بوو خۆت داوا بکە بڕۆ دەرداوام کرد بە ناوی نەخۆشیەوە وازمێنا و هاتمەوە بۆ ساڵی دوایی چوومەوە سانەوی لێرە لەو شتە گەورانەی دوکتۆر عەزیزین لە ماڵەوە کردی من لە قوتابخانە بووم دەوروبەری ساڵانێکی ئەو کاتانە ئێمە عایلەیەکی ئاینی بووین خوشکەکانم من خرانە مەکتەب گەورەی کاکەم ئەوە بوو لە ماڵەوە دەرسی بە سێ خوشکممان هەبوو دوانیشان لەو گەورەتر بوون خۆماوەری فێرەکردن لە ماڵەوە وە خوێنەواری تەواو کەوتنەوەی نامە نووسن لە خوێندنەوە هەتا یەکێکیان ئێستا کە لە ژیان ئاماوە خۆی بە شاعری ژەزانێ و جا بەڕاستی بە هەرچیشی و تۆ شێعر هەمووی لەبەرە دایکم نەخۆش بوو لای من بوو بەیەکیان هەستام زۆر بێتاقەت بوو وتم دایکیان فرمێسکی چاوی منە لەسەر ڕوومەتی ژاکاوی تۆ قەتیزماوە دەستی بێدەسەڵاتم لە ناو دەستی شکستە داناوە بە دەستی چەپم تیماری زامەکەتی پێەکەم بۆیە لە دڵم لە جێی خۆی نەماوە ئیتر لەوە سێ چوار پەڕەیە یەک ساڵ چوومە مەکتەب ئیتر هاتمە دەرێ ئیتر دکتۆر عیزەدین لە ماڵەوە لەو حەیەکی ڕەشی بۆ کردین دەرسی پێوتین حتا ئەنگلیزیشی فێرەکردین لە حەڤەی سێی پەنجاو یەکە گرتیانین کۆمەڵێ بووین بینمە لێرەوە من بە کەلەپشە لەگەڵ کەمال فوادە لە سیاسەتیا کە من ئەو وێنەیەم لە بەرچاوە لە قوتابخانەی فەیسەڵیە بووم لە پۆلی پێنجا بووم من لە برادێکمان یادی بەخێر بە سالاری حەباغا زۆر لە ئێمە گەورەتر بوو باڵای بەرز بوو زۆر لە پەنجەرەکەەوە سەیری کرد هاواری زیفار و وەڵاو عیزەدینی بەلاتیان کرد تەوقیفێکی پیسی لێبوو کەرکک لەوێ تا ئێوارە ئێوە ڕبدارین بۆ شەمە نەفەر بۆ قتار و چوین بۆ بەغا گیران بەڵام پێشین من بەربووم پێش تاقیکردنەوەی سەری ساڵ چوومە تاقیکردنەوە دەرچووم کە دەرچووم ئەی ناوەندیم تەواو کرد چوومە ئەو وەختە دارالموعەللیمین العالیەیان پێ و دارالموعەللیمینی ڕیفی هەبوو لە ڕۆستەمی بەغا ئەوە لە 6 بدایە وەرانەگرت 5 ساڵ ئەبوون بە مامۆستای لادێ دارالموعەللیمینی بیدایی هەبوو لە سێی ناوەندیەوە لە عەزەمیە بوو سێی ناوەندیەوە 3 ساڵ ئەبوون بە مامۆستای سەرەتایی دارالموعەللیمینی عالی کە دوای ناونا کولیەی تەربیە لاسای سووریەکانێکردنانە تەربیە 4 ساڵ بوو 4 ساڵ بوو چوومە ئەوێ چوومە بەشی عەرەبی ئەوەڵەکەی مامۆستاکان زۆران پیانوتم شۆرە شوێنێکی کە و کورد و بەشی عەرەبیان نەوتۆ وەختەلایەن سیر بوو دوایی کە ماوەیەک خوێنم چکە من لای باوکم خوێنە بووم لە پۆلی دووەمە هەردیسانەوە مانگی سێی 53 بوو گیراین کۆمەڵێک شتی بە من کە پەیوەندی بە سەرەتایەکی ئابوووریەوە هەبوو بە سەرەتایەکی سیاسیەوە هەبوو لەبەرەوە من لە پۆلی 6 سەرەتاییە کە هەستمەکرە و لە کۆلێجی دارالموعەللیمینی عالی ئەوسا یان تەربیەی ئێستا لەسەر ئیشی سیاسی دەرکرا بوو هاتووە لێرە بوو بە مامۆستای ئیبتیدایی بۆ ماوەیەک ئەو کاتانە من چوو بوومە
یەکێتی قوتابیانەوە و هەستیشمە کرد ئەو لێپرسراوی گەورەیە لە ئیشەکە ئەو لەو کاتانەوە برایەتی سیاسیشمان دەستی پێکرد لە نێوان سیاسەتی بیر و ڕای باوکمەوە نێوان بیر و ڕای ئەوە کە زۆر دوور نەبوون لە یەکە لە زۆر شتا بێگومان ئێستاش زۆرشتی ئاینی ئیسلام هەیە کە بیر و باوەڕی سۆشیالیزمی تیا هەیە ئەوە شتێکە گومانی تیانێن بۆ خوێندەواران لەو کاتەوە لە بینی ئەو مناقەشانەی کاکرا لە ماڵی ئێمە شتێک لەوە فێرە بوو لە بیرمە ئەمایەوە ئەهاتەوە ماڵەوە ژیانی سیاسی ئەو ئەمان بینی و هەموو ماڵ خەریکی ئەوە بووین کە گیرا بەربوو دەرکرا لە زانکۆ هاتەوە مامۆستا لێرەوە یامە بەشێک بوو لە ژیانی ناوماڵی ئێمە کە بەهۆی ئەوە ینی من مناڵ بووم دای ئۆتۆمبیلەتینیا نیوە شەو ڕەنگەی کەم جارە مارم ئەسەسام هاتبن بۆ ئەو لەوێ بێ لەوێ نەبوو بێ جا شتانە زۆر دووبارە ئەو بۆ ئەو دەمەی کەیتر دەرکرابووم باوکم هەوڵیە کردمیان بە معلم لە قڵازێ لەوێ شوم ڕێخسم شتم دروست کرد فڵانم کرد بووم بە معلیمیش لە قڵازێ دەرسی عەرەبی مەوتەوە لە سەرەتایی بوو هەموو ڕۆژێ کتێبی عەرەبیەکە نییە وشەکانی بۆ مەکردن بە کوردی هەر ڕۆژی 26 واتەوە بوو بە فکرەیە لام ئەم فەرهەنگی من دروستیەکەم کتێبە وڵایترەوە بوو بە فەرەنگۆک بۆ قوتابیانی کورد ئەوە بوو بە سەرەتا ئیتر شتی تریشیان ئەمێ لە حیزبایەتیا وەرمەگەڕا ئیتر بوو بە پیشەم وازم ساڵ و نیوە شتێک لەوێ بووم کۆمەڵە شوێنیان نەقڵ کردم هێنامیانەوە سلێمانین نردمیان بۆ قەمچووغە ئیتر لە قەمچووغەوە عەزیز زۆر ئەیرام بانگەکرامی نەکرام چێکرام ڕۆژ بۆ سووریا ڕۆژێکیان وتی خۆ حازر کە ئەچین بۆ خانەقی ئەچین بۆ ماڵی مامم منیش ڕۆشتم لەگەڵی و کە گەیشتینە ئەوێ بۆ بەیانی جانتای جیا کردەوە وتم ئەوە کاکە بۆی کوێستی هیچ قسە مەکە سبەینێ لە سووریاوە بەرەقی ئەو ئەەکەم کاکە چۆن شتی وابێ باوکمتی نایە لێ باوکم بەیانی هەستا و ڕۆی ئیتر زانیم کە ڕۆیشتووە ماوەیەک مامەوە لە ترسا لە ماڵی مامم کە هاتمەوە باوکم وتی ئاوەرە کوا عیزەدین وتم نازانمەی بۆ نهاتۆتەوە وتی نا کتێوە بەرقی بۆ ناردوم لە سووریایە لەوێ لە کولی ئاداب وەریان گرتم بەڵام من لێرە یەک و دوو خوێنە بوو کردیان بە شرد 2-3 ساڵێت چمە تاقیکردنەوە خوێنم کۆمەڵێ مامۆستای چاک دەرسی پێوتیم لە بەشی عەرەبی زانکۆ با بڵێ زانکۆی شامادی مەشقە لەولاشەوە بەکاری سیاسیەوە وەرخەریک بوو ئازادیەکە بۆ وەختە لە سووریا زۆر شت فێر بوو شتی کۆمەڵایەتی شتی سیاسی ئەجا پیاوی گەورەم ناسی شخصیاتی گەورەی کوردم لەوێ ناسی مەمدوح سەلیم قەدیر بەی جەمیل پاشا ئەکرەم بەی جەمیل پاشا حەسەن ناغای حاجۆ قەدری جان لە هەموویان زیاتر نزیک بووم لێیەوە من لەوێ بووم شۆڕشی تەمووس بڵێن بەرپا بوو یا بوو لە یەکەم بەیاننامەی شۆڕشاها عەبدولکەریم قاسم بەندی 3 باسی حەقی کوردەکە کورد و عەرەب شەریکن لە وڵاتە و ماف و ئەرکیان و کوێ وایە ئیتر هاتمەوە کە هاتمەوە چوومەوە دارمانووی عالی لەوێ کە دییان لەوێ ئاوا خوێنومە 2 ساڵ لێرەش فەرزیان کرد بە سەرما پۆلی 3 و 4 بە ساڵێک چمە تاقیکردنەوە ئەوەی تالیفاتی خۆم ئەمەش تەکریم و مەکریم و شتیوان ئەمانە
کتێبی باوک من لەوێەوە ئەوە نەشی باوک من سەرەوە ئەوانی کە نوسخەی هەندێک کتێبی خۆمە کرا و دوایات چاپ کراون ئەمە دوای حەوشە بوو کە خسمانە سەر کتێبخانەکە کتێب لەو شتانەیە کە زۆر هەبێ بەرودواوە نایە ئەمە خەتی کاکەمەی شێخە بۆ باپیرم حاجی مەلا ڕەسووڵی دێلێژە خەلیفەی کاکەحمە بووە لە زمانی کاکەحمە لە مزگەوتی گەورە وازی خوێنەوەتەوە ئیجازەی تەریقەتی یاوەتێ کاکەحمە خەتی خۆیەتی سەرەتا لە وەزارەتی پەروەردە بەڕەحمەبێ دکتۆر سدیق تروشی مدیری بڵێن ئام بوو لەوێ دایمەزرانم بەڵام پاشان نەپەر ویستیان قوتابی با بڵێن بنێرن بۆ سۆڤێت بۆی لە کوردیا ئیخساس وەرگرن چونکە هین هەبوو بەشی کوردی کرایەوە پاش سەورەی تەمووس ئێمە 5 کەس بە هەر بە تارێک نادێن بۆ مۆسکۆ من دوو دکتۆرام هەیە دکتۆر کە کاندیداتی پێڵێن لە مۆسکۆ کە بەرامبەر بە دکتۆرای ڕۆژاوایە ئەوە لەسەر هین وەرمگر سەر کتێبی ڕیالیزم لە ئەدەبی کوردیە الواقعية في الأدب الكردي بوناو بعربي شاب كرا وضع تكشوبو شخصيبو كدكتورة كمرقل هي أونو باشكرا بيتوا بقى خاتمو هاتم بو ديلمان كبرزاني نمر ليبو اتصالك ليبو كاق مسعود وكاق إدريس لغربي متوسط درسم بيوتون ناسم أو صالش كهاتمو لديلمان بوم همون رجعوا أنا مدي أو دوايا شرمايوا أو تكريو استاشمن پەیوەندیم باشە لەگەڵیانە هەرم دوایە من کاک مەسعود نردی بە دوا ماچوو یعنی هێشتا من وازام لەسەر مەلا مستەفاشتی بابەتی نەنووسراوە ئەڵێم بابەتی چکە نەک کابرایەک خۆشی ناوێ خراپە نووسێ کابرایەک خۆشیەوێ لە بابەتی ئەچێتە دەرەوە یعنی خۆی بیبینێ بازش دەڵێ من ئەمە نیم من ئەمەیانم بەڵام ئەمەیان نیم بەڵام یەکێکە لەو سەرکردە کووردە گەورانەی کە تاریخی کوردیونی مام جەلال لە 47 دۆستم ڕەفیقمە هەر زۆر نزیکیش مام جەلال ساکار و متەواضعە لە سووریا ساڵێ لە ژوورەکان و سوین پێکەوە ئەو ساڵانی کە لەوێ بووم پاشەوە ڕێکەوتنی 11 ئازاڕین بوو وڵە بەرزایی نەمر وتی تۆ چێکی لێرە ساتوانین لەوێ تەعین بیشادەت هەیە ئیتر چوومە بەغا تەعین بووم و ماوەیەک لەوێ مامۆستا بووم و پاشان چوومەوە بۆ شادێکی بەرسەر کە دکتۆر ناوکە لە 67 خێزانم پێکەوەی ناژنوێنا و 3 کشم هەیە ئیزەدین دەریایەکە لە زانیاری گەنجینەیەکی زیندووی ئەدەب و سیاسەتی مێژووی کوردە کەسێک کاتژمێرێک لەگەڵی دانیشێ تێ ئەگا ئەم پیاوە چەندی پێیە طبعا هەموو ماڵێک تەبیعەتی ماڵ وایە باوکە دەورە تۆن و تیژەکەی گرتووە و زیاتر ینی مناڵەکان لێ ترسن و ناوێرن هەنگشتی بۆ باس بکەن دایکەکە دەورە نەرمونیانەکەی وەرگرتووە ئێمە تۆزە لە ماڵی ئێمە بەعکسەوە بوو باوکم دەورە نەرمونیانەکەی وەرگرتووە و دایکم تۆن و تیژەکەی وەرگرتووە یعنی وای لێ هاتۆ زۆر کات کە ئیشێکمان ئەبێ یان شتێکمان ئەبێن ناوێرین بە دایکم بڵین ئەچین بە باوکم بڵین باوکم ئەچێ قەناعەت بە دایکمەکا بۆ شتەکە هەموو کاتێک ئەوەی وتووە ینی حەزەکەم بخوێنن خوێنەوار بن نەک هەر خوێننی بڵین کۆلێژ و تەواوکردن و ئەمانە و ئیش
دوو بۆ ئەوەی کە گەورە بوون من حەزەکەم شانازی بکەم بە ئێوەوە کە بڵێن فلان کچمە. لە هەفتا پێشدا چوومەوە بەس ئەمە کتێبەکە لێرە حازر بوو ئامادەم کرد دکتۆر ناوکیان نامێت دکتۆر ناوک لە ڕۆژهەڵاتە هەر 3 کەس وەریگرتۆ بەس دکتۆر کەمال مەسەر مایەوە وەریگر منی شوم وەرم گر ئەمیل تۆمای فەلەستینیش وەریگر ئەوەیان لەسەر نامەیەک نایەن تەنیا یەک کتێب خۆیان ئەڵێ نەبێ کتێبەکان پاڵکەوێ لەسەر مێز یعنی شتی ترێ زۆر نووسی بێ ئەوسا دکتۆر ناوک و دەرەجەی پلەی پرۆفیسۆریش دانێ ئەو چوومەوە وەرم گرت لە چی لەسەر ئەمەی ئەحمەدی خانی بوو ئەمەیە کە باسی ژیان و شیعری و ڕابەری کوردایەتی یەکەم کەس کە باسی کوردی کردو و باسی دەوڵەتی کوردی کردو خانیە لە مۆسکۆ بوو ئەو جوابی بۆ ناردم وتی من پێویستم بە کتێبی ئەحمەدی خانیەکە هەیە من ئەزانم زۆر زەحمەتە هێنانی ئەو کتێبە بۆ مۆسکۆ تۆ چۆن ئەتوانی بمگەیەنێرێ وتم خەمت نەبێت تەلەفۆنم کرد بۆ کوڕێکە تەیارە لە بەغا بوو ناوی شاهۆیە ئێستاش هاتوو چۆمانەکە و مەوجودیشە و هەتا ماوم مەمنونی ئەوم تەلەفۆنم بۆ کردوتم پێویستی بەو کتێبەیە من ئەزانم حکوومەت بزانێ منعی ئەکا لێشم وەرەگرێ ئەشی دڕێنێ لەبەرەوە بردوومە بۆ چی شوێنێ منعیان کردووە وتی بیهێنە ئەیەم بە کابرای تەیار لە مۆسکۆ کە دابەزیت تۆ دابەزیت ئەو ئەیاتە دەستێ وتم شتی وا ئەبێ وتی حەقت نەبێ کتێبە برد بۆ شاهۆ یای بە تەیارە عەرەبەکە عەرەبیش بوو یایە کە لە مۆسکۆ هشتمە مۆسکۆ دابەزیم خۆم و دەستی مناڵەکانم گرتبوو بە دزێوە کتێبی ئەحمەدی خانێکە یامێ کە گەیانمێ زۆری لاخۆش بوو ئەوە بۆ تاریخ ئەم قسەیە ئەەکەم زۆر محارەبەیان کرد زەمانی بەعس یەکێتی نووسەران دروستکرا من یەکێبوونە دامەزرێنرانی و بەیاننامە یەکەمی یەکێتی نووسەران من نووسیومە یەکەم جار بووم بە سکرتێر ئەجا بە جێگری سەرۆک ئەجا بە سەرۆک 25 ساڵ سەرۆکی بووم نەمهێژە و یەکێتیە بێ بە دوان بەڵام تر لەم دوایە کە دەریان کردم ئێستا ڕەنگە ئەندام بم نەبم نازانم با ئەو ڕاستیە بڵێم پێ کە من ئەنووسرا لە لیستەی یەکێتی نیشتمانیا لە تەنیشتیا بێلایەن مامجلال خۆی بە تەلەفۆنی عاتی پێویستم تی لە لیستەی ئێمای بۆ پەرلەمان وتم لێن ناشارمەوە مامجلال کە من هێشتا ئەندامی حیزبی شوێیم بەڕسمی ئەندام نەچوومەتە دەرێنەوە تو بەس پێشوەی بە من بڵێ بە کە عەزیزت و عەزم حەمە کە فڵانە بینە پەرلەمان منعی مەکەن وەزەکەوای لە هەسەن ساڵ مایەوە پەرلەمانە شتمان کرد شت چییە قسەیە و مناقەشەیە قەرارانە بریارانە لەسەر دوا ڕۆژی کورد یعنی ئینەکانمان ماوە کۆنووسەکان بڵێن یعنی دیارە چی وتراوە و چیمان کردووە کێ قسەی کردو و کێ قسەی نەکردووە هەشمانە وەڵی ئەو ساڵە کەلیمەی نەوتووە زیاتر زۆر شانازی بەوە کەم کە ئەڵێم من کچی دکتۆر عەیزەدینم ئێستاش کە ئەچم بۆ هەر شوێنێک ناڵم من فلانم ئەڵێم من کچی دکتۆر عەیزەدینم دوایی ئەڵێم من یارم تا ماوەم بتوانم خزمەتی ئەەکەم چونکم زۆر کەس بە منی وتووە ئێمە داوای سەرکیمان لە تۆ ئەوەیە ئاگات لەم
پیاوە بێ ئەوە مڵکی تۆ نییە، مڵکی ئەم میلەتەیە. کەس نییە لە ماڵە شتی تایبەتی خۆی نەبوو بێ، بەس من بۆ مێژوو ئێڵێم کاکەم هەتا ئێستا هەر دوو جار لە منیەوە ڕەنگە لەسەر نەسیحەت بوو بێ. ئەجا بەڕاستی ئێمە وەکۆ بنەماڵەی ئێمە هەموو لە خۆمەوە کە یەکەم کەسیان شانازی گەورە بە دکتۆر عیزەدین مەستەفا ڕەسوڵەوەکەین وەک ئینسان، وەک خاوەن بیر و باوەڕ و وەک داڕشتنی خەتێکی هێڵێکی کوردەواری جوان لە ناو هەموو نووسینەکانیان. هیوادارم تەمەنی درێژ بێ و من مەرگی نەبینم. جا من کتێبەکانم کاکە هەمە ڕەنگە، بەڵام لایەنی ئەدەب و تیۆری ئەدەب و ئەوانەی زیاتر تایە 85نەوە ئەوەیە نەمژماردووە، بەڵام گەیشتاوەنگە چکە لەم بەینا کێبوو نووسی بووێڵێ کتێبەکانی گەیشتەنەوە. ئێساژەوە تا خەریکم بە نووسینەوە بە خوێندنەوە، لەگەڵەوە کە وەزعی سەحەتم باش نییە، چاوم باش نییە، تووشی نەخۆشی بووم لەم بەینا لە کەوتم لە نەخۆشخانە و توانای چوونە دەرەوەم نییە، بەڵام باشەوە تا توانایی قسەکردنم هەیە لەگەڵیەوە و ئەوە ئیتر ژیانمە. بە تەماشی تریشم پرۆژەی تریشم هەیە، نازام پێم تەواو کرێ یانە. کوردی بوو لە ڕێی کورد و کوردستان، سەر لە پێناوم گیان لەسەر دەستان، بە کوردی دەژیم بە کوردی دەمرم، بە کوردی دەیدەم ڕابێ قەبرم، دیسان بە کوردی زیندوو دەبمەوە لەو دنیاش بۆ کورد تێڵ دەچمەوە.